ئەوڕۆ سەرۆکاتی داواکاری گشتی بڕیاریدا کە کار و چالاکیەکانی لە ڕێگای دەستەکانی سەر بە سەرۆکای داواکاری گشتی و لێژنەکانی مافی گشتی و هەموو ئەوە ناموەڕێزانەی کە لە دادگاکان کار دەکەن بخاتە بەردیدی بەڕێستان. تەبیعی لەناو سەرۆکاتی داواکاری گشتی چەند دەستەیەکمانەیەک لەو دەستانە دەستەی مافی گشتیە کە ئەوە بە دوواداچوون بۆ گەندەڵی و سەرپێچی یاسا و هەموو دام و دەستگا حکومەکان کە دەڵی دام و دەستگا حکومەکان واتە هەر سێ سەرۆکاتی کە وەزارەتەکان و دیوان و خوار دیوان. بەس هەر لەسەروەی دەوی بخینەوە. بۆیە لێرەوە پێتان ڕادگەین ئەو دەستەیە کە لە سەرۆکاتی داواکاری گشتیە کە پەیوەستە بە مافی گشتی 35 سکاڵای جولاندیە لە ماوەی ئەو ساڵەدا کە پێشکەشی بە دادگا کردی لەسەر گەندەڵ و گەندەڵکار و ئەوانەی سەرپێچ و زێدە ڕۆییان کردی لەسەر ماڵی گشتی 367 دووسراومان لۆ هاتیە کە نوێنەرمان دابنێن لەو لێژنانەی کە لێ کۆنولی ئەنجام دەدرێتن 162 بە دوواداچوونمان کردیەواتە ئەو هەواڵانی کە پێمان گشتیان بە خۆمان زانیتمان کە سەرپێچی یاسایی یان گەندەڵیەک لەر دامەزگایەکی حکومی هەیە بە دوواداچوونمان بۆ کردی نووسراومان بۆ هەموو دامەزگایەکان کردیە کە بە دوواداچوون بکەن و لێژنەی دابنێن بە سەرپەرشتی ئێمە. فەرمانگەی داواکاری گشتیمان هەیە لێژنەی مافی گشتیمان هەیە لە هەولێر کە سەر بە سەرۆکاتی داواکاری گشتیە لەوەی 87 جولانی سکاڵامان هەیە 459 دانەنی نوێنەرمان هەیە 104 بە دوواداچوونمان هەیە لە دۆک 30 جولانی سکاڵامان هەیە 22 بە دوواداچوونمان هەیە 43 دانانی نوێنەرمان هەیە لە سلێمانی 655 جولانی سکاڵامان هەیە 2306 بە دوواداچوون 403 دانانی نوێنەرمان هەیە لە گەرمیان 155 جولانی سکاڵامان هەیە 756 بە دوواداچوونمان هەیە 139 دانانی نوێنەرمان هەیە لە هەڵەبجە 20 جولانی سکاڵامان هەیە 6 بە دوواداچوونمان هەیە وە 40 دانانی نوێنەرمان هەیە لە دامەزگاکان کە لەژنیانتان هەیە کەواتە کۆی گشتی ئاماری کۆی گشتی تەنیا لە ڕێگای دەستەی مافی گشتی و لێژنەکانی مافی گشتی 982 جولانی سکاڵامان هەیە 1451 دانانی نوێنەرمان هەیە 3464 بە دوواداچوونمان هەیە. تەبیعی جگە لە دەستەی مافی گشتی چەند دەستەیەکی ترمان هەیە لە ناو سەرۆکاتی داواکاری گشتی وەک دەستەی تاوانەکانی ئەو دۆسیانەی کە دەچیتن لە بۆ تاوانی گەوران دەستەی ناوجوانانمان هەیە دەستەی تانە لێدانمان هەیە لە دەستەی تاوانەکان لە کۆی 1822 کێسمان کایتە بەردەستی 1382 لای کرایتەوە لە دەستەی نەوجوانان لە کۆی 576 هەر هەموو یەکلای کرایتەوە تانە لێدان واتە تەعەنی مەسلحەت القانون لە بەرژەوەندی یاسا 18 تانەمان لێدا هەر 18 لە دادگای تەمیزگەڕاوەتەوە یەکلای بوویتەوە. ئامار و کار و چالاکیەکانی ئەندامانی داواکاری گشتی لە فەرمانەکانی داواکاری گشتی سەر بە پارێزگەکان و لە جێگرایەتەکانی داواکاری گشتی سەر بە قەزا و ناحیەکان لە دادگای تاوانەکان 5168 دۆسیای کە بەردەستی نوێنەرمان تانە لێدان 1246 تانەمان لێدایە 3170 لای کرا بوویتەوە لە دادگای ناوجوانان 2104 دۆسیای تەبەردەستمان فرمو لە دادگای بەخێراتنی بەڕێز پارێزگاری هەولێر دەکەی قایمخانی هەولێریش بەخێر بن. لە دادگای نەوجوانان 2104 دۆسیەمان هەیە 128 تانە لێدراوە 1710 لای کرایتەوە لە دادگای کەتەن 10080 دۆسیای تەبەردەستمان 435 تانە لێدراوە 6455 لای کرایتەوە لە دادگای بەرایی 2908 کێسای تەبەردەستی نوێنەرمان 46 تانە لێدرایە 1533 یەک لای کرایتەوە دادگای لێکۆڵینەوە 32710
دۆسیە هایتە بەردەستی نوێنەرمان 1220یان تانەی لێدایە 17692 یەکلای کرایەوە. ئەوە جگەی لە سەردانەکانی بنکەکان لەلایەن نوێنەری داواکاری گشتی 1231 سەردان کرایە بۆ بە دواداچوون بۆ کەسەکانی کە لە بنکەکانی پۆلیس و ئاسایش و شوێنی تریشەیە کە لێکۆنی لێ دەکرێتن. وەجگە لەمانە بەڕێزان ئێمە وەکو نوێنەرمان ئێستا لە هەموو لێژنەکانی خەملاندن هەیە کە خەملاندنی بۆ دەکرێتن بۆ ئەوی بدرێتە مناقسە و منازایدا بۆ سەرپەرشتیکردنی ئەو خەملاندنە و لە هەموو لێژنەکانی کە خەملاندن مزایدە و مناقسەی دەکەن نوێنەرمانە جگە لەوەی لە هەموو لێژنەکانی کە ئیستملاک لێژنەی ئیستملاکی لە بەلدیە لە هەرمی نوێنەرمان سەرپەرشتی دەکاتن و جگە لەوەی نوێنەریشمان هەیە لە کواڵێتی کۆنتترۆل کە بە دوواداچوون دەکات بۆ چۆنیتی هاتنی دەرمان و خواردن و چۆنیتی هاتنی بەناو کۆنتترۆل و لێدانی سیکەر و وەکسپار و ئەوانە هەمووی سەرپەرشتی دەکاتن و جگە لەمانە سەرۆکاتی داواکاریشتی پرۆتۆکۆلێکی تێگەیشتنی واژوو کوردیەرەگە دەستەی سربەخۆیی مافی مرۆڤ و مانگانەش کۆبوونەوەی هەیە لەگەڵ هەر سوار سەرۆکاتەکەی فەرمانگەی هەمانجی بە دواداچوون دەستەی نەزاها و ڕقابەی مالی وەسپاسان دەکەم و هەموو ئامارەکانی مەبوو جگە لەوانەش لەمە یەک شتیش ڕوونکەمەوە تەبیعی سەرۆکاتی داواکاری گشتی لە ڕێی ئیمێلی لە سایتی خۆی دەرگای کراوە و دەرگای سەرۆکاتی داواکاریش گرایتەوە هەر کەسێک کە سکاڵای هەیە یان هەواڵێکی هەیە بگەینتە لای ئێمە بەدڵنیاییەوە پێمان باشە کە بەڵگەکانیشمان لە بۆ بینی ئەگەنامە بە دوواداچوین دەکەین و بە شێوەیەکی نهێنی و ئیجراعاتی یاسایی خۆمان لە ڕێگای خۆمان ئەنجام دەدەین. سوپاسان دەکەین بۆ جێگرتنتان.